بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی سێمی بەرنامەی سۆراغی مێژوو کە تایبەتە بە دەستپێکی خەباتی چەکداری ئیسلامی لە کوردستان بە خزمەت بینەرانی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. لەم بەرنمەیەشدا قسە لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەکەین، قسە لەسەر ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەکەین لە شاری سلێمانی و دەوروبەری و هەروەها لە هەندێک ناوچەکانی تری کوردستان و هەروەها قسە لەسەر ئەو کۆنگرانە ئەکەین کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ساڵانی هەشتاکاندا بەستوێتی بەدواییەکەوە قسە لەسەر گۆڕانکاری ڕابەرەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەکەین. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئەو وردەکاریانەی کاری ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامی و کوڕێکخراوێکی سیاسی ئیسلامی بانخوازی لەو قۆناغەدا بکەین. ئەم تەوەرانەش بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک سەعەد قارەمانینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و مامۆستا ئەبوبەکری سدیقی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بەخێر بێن بۆ بەرنامەی سۆراخی مێژوو. سعات بەخێراتن دەکەین لە بەرنامەی ڕابردوودا مامۆستا ئەبوبەکر لە خزمەتی ئەوین بەشی دووەمی بەرنامەکەماندا ئێستا بەخێر بێ بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراخی مێژوو. کاک سعات ئەمێ ئەوە لە تۆ بپرسم، تۆ ئەوەی کە وەکو زانیاری و مێژوو لە بەردەستی ئێمایە کەسێکی ئەکتیڤ و چالاک بووی لە ڕێخستەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە بڵین ساڵان سەرەتای ساڵانی هەشتاکان و بەر لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوو. هۆکاری چی بوو تۆ یعنی دەستدا کاری ئیسلامی زەرورەتی مێژووی ئەو کارە چی بوو لەو قۆناغەدا بۆ ئێوە بێگومان کە ئەو کاتە بەڕێزت گەنجێک بوویت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وآله وصحبه ومن والاه دیارە ئەو سەردەمانە سەرەتای جۆرەی ئیسلامی بوو لە کوردستانە، بەڵام بەنهێنی هەبوو. من وەکو خۆم وەکو خودی خۆم ئەو سەردەمانە لە مزگەوتی خانەقا زیاتر لە ژمانێکی مام سامان ئەحمەدی خانەقا خوالی خۆش بێ لەوێ بوو. بۆ خۆم ئەو کاتە حەزمە کرد بڕم بۆ ئەفغانستان، چونکە لەو کاتە جیهادی ئەفغانستان هەبوو، زۆر مشتاقم کە بچم ئەوێ، ئەگەڕام بۆی کەیشێک بمێرێ بۆ ئەوێ. مامۆستا مەلا عەلی سەلاجە خوالی خۆش بێ کە لەقەبەکەی مامۆستا شەریف بوو کە دوکانێکی لەبەر خانەقا بوو، پیاوێکی زۆر دڵسۆز و چالاک و پاک و لێهاتوو بوو لەگەڵ ڕێخستەکانی ترا کە ئەو بەڕێزایانی تر کاک حاجی مەهدی و کاک سەیف کاک کەمال لۆقمەمووی و مامۆستا نادی و کۆمەڵێکی زۆر مەلۆبرانم. من نەمەناسین وەکو ناسین، بەڵام وتم مامۆستا من ئەمەوێ بڕۆم بۆ ئەفغانستان. وتی بۆچی چێتم بۆ جیهاد. لێرا یەک ببوورە یەک تۆز ڕاتەگرم، یعنی تۆ بەر لەوە یعنی ئەعدادێکی باش بکرێەوە بیر لەوە بکەیتەوە بانخوازی و هەر سنەتی تاریخی ئیسلامی ژوای پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم لە سەرەتا دەعوە و بانگوازەکەی بە شێوەیەکی یعنی نەبوونی قووەت و هێز دەست پێ کرد و بانخوازی بۆ لای خەڵک و پەیوەندی کرد بە خەڵکەوە. تو ئەم مەرحەلانە تێپەڕانیان ڕاستەوخۆ وتت منە ڕۆم بۆ جیهاد و بەشداریەکەم و یعنی چۆنەڵی نەزعەیەکی بەرگری لە توا دروست بوو. من هەر ئەمێ قسە لەسەر شێوازی پەروەردەی ئێوە لە چۆن پەروەردەی ئیسلامی بوون و گەشتیتەوە تۆ بڕۆی بگەیتە ئەفغانستان. ئێمە ئەو کاتانە لە مزگەوتەکان کەم تا زۆر دەرسە بۆ دەزی برایان خوان ئەو کاتە دانیشتنە دەرسەکانە، بەڵام ئەو من وەکو خودی خۆم ئەوەی کە قەناعەتم پێ بوو مەسەلە جیهادێکە بوو، زۆرش نەقەشم لەگەڵ ئەو برانی خۆمانە ئاکرد لەوێ. هەر لەوێەوە من گەشتمە لە مامۆستا مەلا عەلی و کە ئەوەم دۆزیەوە بچم بۆ ئەفغانستان و ئەوی ژووتی بۆچی چێتم بۆ جیهاد، وتی حەزت لە جیهادە. وتم بەڵێ. زۆری پێچوو چکە مامۆستا نەکرایەک سەر تەسلیمی ئەوە بێ کە شتەکانی خۆی بە من بڵێ، بەڵام لە پاش چەند ڕۆژ و وەختێک و مانگی بەسەر چوو وتی ئاچی وتم بەڵێ بیانیوەرە بڕۆ بۆ ئەفغانستانتم باش، بەڵام بە مەرجێ ماڵ و مناڵم کەفالەتکەنەوە کە هاتمە دوکانەکەی وتی با بڕێن. دیسانەوە هەر ڕاتەگرمەوە ببوورە، یعنی کاک سعەد تۆ یەکەم خەواڵی ئەفغانستان لە کوێ ئەبیست کە جیهادی کاتی بەرامبەر سۆڤیەتە؟ ئەمە یەک. دووەمی نیشیان یعنی ئەو کاتانەی کە خەبەرەکانی ئەفغانستان بە ئێوە ئەگەشت زیاتر کێ بوون ئەو فکرە و بیر و باوەڕانیان لە کوردستانە بڵاو؟ ئایا هەر لە ڕێگەی ئیعلامەوە فکرەکەت ئەبیست یاخود زەمینەیەکی فکریە بوو بۆی ئێوە پەروەردەیەکی ئامادە بن و بۆی بتوان بڕۆن بەشداری بکەن؟ زەمینەیەکی فکری هەبوو، بەڵام من تا ئەو کاتێک کە بۆ جەنابتەڵم ئەو زەمینە فکریم نەناسی بوو، بەڵام لە ڕێی ئیعلامەوە زیاتر لە ڕێی ئیعلامەوە کای جۆمان لێبوو تا لەسەر ئەو کاتەش شەڕێکی زۆر جوان لەسەر ئەفغانستاندانا بەداخۆ مەجالەکەی ئێران هەبوو کە بێنم لە هەر لەو کاتەوە کە لە ئیعلامەمان بیست و ئەو زۆری کە لە مسڵمانانی ئەوێ ئەکرا لە مەنتەقی خۆمانەوە دەوروبەرە جیهاد نەبوو، حرەکەیەکی جیهادی ئێمە نەمانانەسی ئەگەر هەبێ دیارەکە هەبوو ئەویش ڕابەتی ئیسلامی بوو لە دەوروبەر ئێمە نەماناسی. لەو ڕێگەیەوە من کە چوومە مامۆستا مەلا عەلی باچین تۆ پەیوەندی بکەوتم، پەیوەندی چی وتی بۆ ناچی بۆ جیهاد؟ وتم بەڵێ. چون مزگەوتی خانەقای مەولانە لە لای مامۆستا شێخ ئەحمەد
پەیوەندیم کرد بە ڕابطەی ئیسلامی و بەڵام پێشە پەیوەندیکەم ببوورە مەبەستی ماوەسا مەلا ئەحمەی خانەقای کۆچ کردووە نەخێر مامۆستا لە شەڕ ئەحمەدی ماوە الحەمدولله تەمەنایە ئیمامی مزگەوتی خانەخا بوو لە حوجرەکەی ئەو سا لەسەر حەوزەکە بەڵێ لێو بێعەتم کرد بەڵام وتم مامۆستا ئەوانی کە لە دەرەوەن چێنوتی ڕابطەی ئیسلامی هەیە مامۆستا شێخ محەممەدە مامۆستا ئەبوبەکری سیدیقی مامۆستا مەلا محەممەد ئازادی مامۆستا نەوڕەسیە کۆمەڵێک لەو مامۆستا بەڕێزان و مامۆستا شێخ لەتیفی پێنجوێنی خواریان خۆش بێ کۆمەڵە خەڵکی کاکشەید ئازادە کاکشەی تارە من ئەوانم کەمتر ناسی بەڵام ئەو مامۆستانی بەڕێزانم ئەناسی لێرە لە حکمی ئەوەی کە من هەوی ئەمانم ناسی پێناسی هەوی ئەوانم کرد لەو ڕێگەی سیقم بە قیادەی ئەمان کرد و ئەنجا کەوتنەکەی ڕێخستن لەگەڵ مامۆستا مەلا بەیعەتیا یعنی ئێوە چۆن بەیعەتتاندا بەیعەتماندا بەخوای گەورە کە ئێمە لەم دەقەیەوە سەربازێکی مجاهید بین لە پێناوی سەرخستنی دینەکەی خوا لە کوردستانە لەبەر ئەوەی لەو کات و سەردەمەدا هەموو لایەنە سیاسە عیلمانیەکان هەموو هەبوون سۆشالیست بوو دیموکراتی بوو مارکسی بوو هەرچی شوعی بوو بەڵام لایەنێکی ئیسلامی چەگار نەبوو لە کوردستانە کە مقاومە بەگری هەبێ یعنی بڕواتان بەوە هەبوو کە بەعەس بێ باوەڕە و جیهاد جایزە بەرامبەری لەسەر فتوای ئەو مامۆستانەیە کە لەوێ بووم جنابی مامۆستا شێخ محەممەد کە ڕابەری یەکەم بوو خوای خۆش بێ بەڵێ قەناعەتمان پێ هەبوو و لەوێ من دەستم کرد بەکاری ڕێخستن بەڵێ سوپاس کاک سەعەد مامۆستا ئەبوبەکر لە بەشی دومی بەرنامەکەمان ئابەڕێز میوان بووی هەر لێرە ئێمە کۆمەڵێک باسمان شەنوکەو کردووە شرۆڤە کرد گەشتینەوەی کە گەشتینە هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بەڕێزەوتی من بەرپرسی هێزی شافعی بووم و کاک محەممەد هەولێری جێگری من بووە لەو کاتاندا ئێوە هیچ وابزانم لە میوانەکانی پێشتریشم پرسی مامۆستا مەحموودوان ینی پێوەری ژمارەتانە بوو ژماری چەند کەس لە یعنی بێت چەند کەس بێ هێزەکان پێکاتی هێزێ دروستکردن جاگاتە ئەوەی نیسابی خۆی هەبێ و بڵێن ئەمە هێزێکی سەربازیە ژمارەتان هەبوو به نستعین ئەمە کە باسمان کرد لەشکری قورئانمان دروست کرد لە 11 هەشتی 1985 کە جەنابی مامۆستا مەلا عەلی بیارە ڕەحمەتی خوا لێ بێ شەهید بوو ئەو بەرپرسی باڵی عەسکەری بوو لەشکری قورئان باڵە عەسکەریەکە جا وەکو باسمان کرد ئەو کاتە سێ هێزمان هەبوو هێزی سەلاحەدین لە منتقەی هەورامانات هێزی خالیل لە بۆسکان کە تەمان بۆسکانیەشێکە لە دێکانی کوردستان و هێزی شافعی ئێمە چوینە منتقەی بێتوش و بێژوێ ئەو سێ هێزە جا بۆ پێوەری هێزەکان ئەگەر ڕاستی بێ هەر ئەوەندە بوو کە لە 50-60 نەفەر کەمتر نەبێ ئیتر زیاتریش بێ ئەوە ئیشکالێکی تێدا نەبوو ئێمە ئەو کاتە کە لە بیرمە نێسکەی 100 نەفەر زیاتر بووین هێزی شافعی دیارە هەر بە منتیقەش دەگۆڕا مەثەلەن بۆ من ئەو منتیقەی کە ئێمە لێ بووین منتیقەی سەردەشت و دەچوینە ئاڵوەتان و نێوزەنگ و لەملاوە دەهاتینەوە شاناخسێ و ئەو دێهات و ئەو منتیقانە شوێنەکەمان زۆر فراوان بوو تەمان ئەگەر کەسێک ئەوە شارەزابێ منتیقێکی زۆر فراوانە هەتاوەکو منتیقەی پیرانشەهر و دێهاتەکان و کەوپەڕ و ئەملاتر و ئاڵوەتان و نێوزەنگ ئێوە جەولەتانە کرد بەو شوێنە جەولەمان دەکرد و لە بیرمە سەفەرێک هاتینە شاناخسێ لەوێ بارەگای شێچەتیشی لێ بوو بەس هەر بە وجودی هاتنی ئێمە نێسکی تقریبەن 40 نەفەر بووین جەنابی کاک ئەبوو هوداشمان لەگەڵ بکە محەممەد هەولێری ئەو برایانە زۆر هەر بە وجودی دەرکەوتنی ئێمە بۆ دەیەکە تمەس ئەما ڕەسەدی حکومەتی عراقی لێ بوو لەو منتیقەیە لە شاخی گمۆ بوو بەمۆیان گمۆ ئێستا لەوێ یەکسەر ئێمەیاندا بەرتۆپ تقریبا هەتاوەکو هاتینەوە نێسکەی 2 ساعت ئێمە لەو منتیقەماینەوە ئەو هەر تۆپیدا لەو دەور و بەرمان و لەو منتیقانە والحاصل نەیهێش ئێمە ئەو ینی بڵین کە چووی نیسمان جەولەیەکی تەواو بکەینەوە بزانین ئەو منتیقانە چۆنە بۆ لە ئاخیرا ئێمە گەر بچینە ئەو منتیقەیە والحاصل وەسعەکە زۆر بوو بە تۆپبارانێکی زۆر بەشیدەت بەڵێ مامۆستا ئێوە باسی ژمارەکەت کرد ئەی هێزەکانی ئێوە زیاتر لە چ ڕوویەک بوو ئایا ئەو کاتانە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە حیزبانەی کە خاوەنی چەکدار بوونەوە بزوتنەوەی ڕزگاری خوازیە هێزەکانیان بەشێکی یعنی بەدیوی ئێران و پشتیان بە ئێرانەوەدا و ئەی هێزەکانی ئێوە ئەمانی کە باس کرد لەکوێ دابەش بوون ئێمە تەمان زیاتر ئێمە پێمان خۆش بوو باسی ئەوە بکەین لە ساڵی وازارم دەی 1986 بوو یەکسەر کە بڕیارماندا کە چەکمان هەڵگرت و بووین بە هێزێکی عەسکەری ئەو لەشکری قورئان دروست بوو
یەسەر لەگە جەنای ماوەسە علی بیارە و لەگەڵ ماوەسا نەوڕەسی جەنابیان ئێمە هەرسێکمان وازان ماوەسا محەممەدی ڕازیشمان لەگەڵ بە ڕەحمەتی خوا لێ بێ لەبیرم نەماوەسا هاتینە بۆسکان ئەو کاتە مانگی یەک بوو زۆر تەمەنەوە کوێستان بوو بەفرباری بوو نێسکەی چۆکێک هاتین لەوێ مەقارنیانی بەفرەکەمان لادا زۆر بە ناڕەحەتی هەتاوەکو چادرمان چەقاند و تەرتیبات و شتیوامان کرد بۆی کە بتوان لەوێ ژیان بەرینە سەر یعنی ئەوە لە خاشی عێراقدا و پێشتر لەشکری قورئان پێشتر بڵێن کە ماوەسا محەممەدوان بە ڕەحمەت بێت لە مەریوان و لەوانە مەقەڕیان هەبوو دوایی یەکسەر سەرکردایەتیمان هێنا ناو خاشی عێراقەوە هێنامانە بۆسکان هێنامانە بۆسکان تەمان سەفەرمان دەکرد بۆ بارێ و بۆ ئۆدی هاتانە و ئەملاتر و بەهێ و گۆڵێ و ئیتر ئەوە مەفرەزەی گەڕۆکتان هەبوو ئێمە بڵێ گەڕۆک بووین ئەوەیە کە بگەڕێن لە بیرمە لەگەڵ ماوەسە ناوەڕەسی مەفرەزەیەکمان کرد بۆ تقریبا بۆ نێزیک منطقەی کەناروێ هاتین ئەو نێزیکانە ئیتر بەڵام تەمان هاتن بەکاری سەربازی بوو بەکاری سەربازی بوو هاتین ئێمەش وەکو دەڵێ هینمان دەکرد تەتەلۆمان دەکرد بۆ ئەو منطقانە هیتر حکومەتی عێراقی لێ بوو بەڵام لە هەموو شوێنەکان نەبوو بەس هەرکە ئەوەندە بیزانیە لە هەر شوێنەکەەوە مەسەلە مەفرەزەی ئێمە دەربکەوتایە یەکسەر تۆپباران چالاکیتان کردەوە کە هاتن یا گەڕانەوەیە نا هەر ئێمە دەگەڕاین و وەکو دەڵێ بەحس و تەفتیش و لەو منطقانە و لە دیهاتەکان و ئیتر بۆی کە زیاتر شارەزا بین و ئەو هەموو دیهاتی کوردستانی خۆمانە و کە حکومەتی عێراقی هەندێکیانی زیاتر داگیر کردبوو وەزارەتی ئێمە بەڕاستی زیاتر بۆ شارەزابوون بوو چکە ئێمە تازە هاتبووینە ئەو منطقەیە بەس ئەوەشمان دەبیست جاش لە چوارتا و ئەمانە هەڕەشیان لێ دەکردین و چەندەها لە چەندەها شوێنێکەوە هەڕەشیان لێ دەکردین چکە وان دەزانی کە ئێمە هاتوین ئەو منطقەمان بڵێن داگیر کردی بێ و دەبین بە خەتەرێکی گەورە بۆ بەس بۆ بۆسکان هاتن وەزارێکیش مەفرەزەیەکمان کە پێک هاتبوو لە بەرەزان هەستێکیان شەهید بوون شەهید فاروق و شەهید تەها و شەهید عەلی سیوەیلی هاتنە منطقەی کەناروێ لەوێ ئەوەیکی حکومەتی بەعسی لێ بوو منەظەمەیەکی حکومەتی بەعسی لێ بوو خەڵک زۆر لە دەستیان بە زەلالەت بوو شتی خراپێن لە دەجێڕایەوە ئەو بەرانە ئێمەش نێسکی 21 نەفەر بوون هاتن لەوێ ویستیان چالاکێکی گەورە بکەن ئەوانە دەرسێکی داشیان چاکیان لا بدەن بەڵام بەداخەوە ئەو سێ برایەمان لەوێ شەهید بوو یان بۆ چالاکی هاتبوون لەوێ شەهید بوو لە حاصل شتێکیان بۆ ڕێکەوت بەسەر کەمینە کاکەوتن لەوێدا ویستم هەر پێشیشەوەم پرسیانی ئێوە لەو کاتا کە تۆ باسی ساڵی 86 کرد بەس بۆ بۆسکان بارەگاتانێ نایاخود لە شوێنەکانی تری کوردستانیش بارەگاتان هەبوو ناڵێم ئێمە کە هاتیشینە دو ئەوە تەمان کە هێزی شافعیمان دروست کرد هاتین منطقەی سەردەشت یەکسەر هاتین سەر حدود هاتین سەر حدودەکە ئیتر لەسەر حدودەکە ویسمان بچین لە منطقەی شاناخسێ و ئەو مەناتیقانە بەڵام ئەو کاتە شەڕی ئێران و عێراق بوو لەو منطقەیە جێیشی ئێرانی دیسان پەڕیەوە بوو ئەو بەری شاناخسێ و بێتواتە و ئیتر ئێمە بە حەقەت زۆر هەوڵماندا کە ئەو مەقەڕانەی خۆمان بەرین ئەو بەری ئاوەکە بەری عێراق بەڵام بەهۆی ئەو شەڕە گەرمەی کە لەو منطقانە بوو زۆر بە ئاسان نەبوو شتەکە هەتاوەکو دوایی لە ئاخریە ئەم هێزەی ئێمە یەکسەر وەکو باسم کرد لە دوا کۆنگرەی سێم لە نەغەدە کە بەسمان یەکسەر هێزی شافعی یەکسەر دابەزی بۆ منطقەی مەلەکان خۆشناوەتی مەلەکان کاک سعد تۆ باست لەوە کرد وتی من ئەو کاتە ئەوەی کە خۆت وتی بەیعەتم بە مامۆستا مەلا ئەحمەددا لە مزگەوتی خانەقا لە بەیعەتەکەەوە یەکسەر ڕاستەوخۆ وەکو ئەو عەشق و هیوایەتەی کە خۆت باست کرد کە بچی بۆ جیهاد و بچیتە ئەفغانستان بەڵام لێرە نزیکتر هەبوو لە وڵاتەکەی خۆتا و نزیکتر بوو لە هاوڕێکانی خۆت تو ئایا یەکسەر ڕاستەوخۆ ڕۆشتی یاخود ئەوان ئیرشادی ئەویان کردی ڕێنمونیەوەیان کردی وردە ئێوە زەمینە سازی کاری ڕێخستن بکەن لە بەتایبەتی لە ناو شاری سلێمانی نەخێر ئێمە دوای دەستماکە بەکاری ڕێخستن لە شارە بۆی کە خەڵکی لە ناو شار ڕێخین بۆ چکە ئەو حرەکە جیهادی پێویستی بە خەڵکێکی زۆر بوو بەتایبەتی لە داخلە ئەو کاتش من دەستم کرد بە ڕێخستنی خەڵکی ناو شارە ئەلەقربوون ئەولا بالمعروف لە پێشەوە لە براکانی خۆمە دەستم پێ کرد مامۆستا جەمالی برام و قارەمان و کامەران و ئەو برانەمە دوای ئەوە لە خەڵکی دەوروبەری هەمویان بەدەمتەوە هاتن هەمیان بەدەمەوە هاتن پاش قسەکردن و ئەوە چکە کاتە مامۆستا جەمال لە جامعەی موسڵ بوو 4 ساڵی لە کولیە تەربیە بوو قسم ئینگلیزی بوو ئەمە بە تەحدید ساڵی چەند بوو ساڵی 87 دەبی کە بۆ باسەکەم
تقریبا ساڵی شەهشا بزوتنەوەی ئیسلامی ئەعلان نەکرا نەخێرش نەکرا بۆ ئێمە من عزیزان مانگی چوارە بزوتنەوەی ئیسلامی هەڵەبجە لە سیانزی 5 خۆ پێشانیان نەکرا لە دوای ئەوە مامۆسایان تەشریفیان بردە ئەو دی و لە مانگی دوای مانگی 6 لە ئێران تشکیلاتی بزوتنەوەی ئیسلامی کرا جاو کاتە ئێمە لەوێ دەستمانکە بەرەخستن من پێشنیارێکم بۆ ڕەخستن کرد بۆ مامۆسەمە عەلی ئەوان کە ئافرەتیش ڕێک بخەین لەبەرەوەی ناکرێت بێ ئافرەت بۆچی لەگەڵمان نەبێ داوە کۆمەڵە برایتر لەوانەیە چێک برای کاک مامۆستا جەمالی خۆمان کە لە کۆمەڵە کاک جەلال و کاک مەلوو کەماڵانی کۆمەڵە برابوون مامۆستا ڕەفیقی پورجام کە مامۆستای مەکتەب بوو ببوورە ئەو کاک سعات شێوازی داعوەکەی ئێوە بۆ ئەو حرەکەتەکە ئەتان کرد یەکسەر باسی خەبات و بەرگریتان بۆ ئەکردن یاخود زەمینە سازی پێشتریشە بوو ئەوە تامەوە یەکسەر تو ئەوەی کە خۆت پیاوت بیت و بەیعەت و لەسەردا بوو ئەوەت پێ ڕاگەیان ئەوان بەدەمتەوە هاتن کاگەرم جەناب ڕەنگە بزانیت ئەگەر تەمەنیشە گەشتبوو لەو کاتە حەزم بەعز مزۆرێکی زۆری لە میلەتی کوردە کرد ئەوەی کە نەئەشیا بە کوردێک لە گرتن و کوشتن و عیدام و مافخواردنی لەبەرەوە زەرور بوو کە هێزێکی پێشمەکرد لە دەروە بوو لەو کاتانە زەرور بوو ئێمە و خەڵکەواتە بگەین کە قسەمان لەگەڵاکردن لە زۆر زۆری باس لەسمان پێکرد یەک دوو لە ڕووی ڕوحی جیهادەکەەوە کە جیهاد بەردەوامە تا ڕۆژی قیامەت ئەمە لەسەر ئەوە بەردەوام بین لەم ڕۆوە تەنزیمانەکردن و دوای قسەکردنی زۆر و ئەوە قەناعەتمان پێکردن بەڵام ڕێخستنەکانی ئەو کاتەش زۆر ئاسان نەبوو لەبەر ئەوەی حیزبی بەعەز زۆر زاڵم بوو یعنی ئەو کەسانی کە ڕێکمانە خستن ئەو خەڵکانە هەر یەشێک بەتێنا منی ئەناسی یعنی هیچ وەختێک نە ئەمانتوانی کۆبینەوە بەیەکەوە دانیشتنێ بکەین ئەگەر کۆبوونەوەشم لەگەڵابکردایە لەسەر جادە و لە ماڵان و لە دوکانەکەی خۆی و لە ڕۆژێکاوکو پیادە ئەگەڕان لێرە ئەمە چییە بوو بەمتەوت و بەوانی کەشتەوت پلە بەندی ڕێخستانە بوو بە ئوسوڵی ئێسا هەیە یاخود هەر بە شێوەیەکی چۆن ڕێک نەخرا و پەیوەندیتانە کرد بە خەڵکەوە یانی پلەتانە بوو ئێستا لە ڕێخستەکانە وەمنەوەی کلاسیکی هەیە شانە هەیە پۆلەیە ئەندامی ئەوانەتان هەبوو ئەوانەمان هەبوو بەڵێ شانە ئەوانەمان هەبوو بەڵام ئێمە لە ڕێخستن و کاری ئیسلامیەکە ئەوەیەکی جۆمان پێێنێدا پلۆپایە بوو دیاربووکەوەی کە مەسەر لە شانە و شانی سەرێکی و زیاتر و ڕێکخرا و تاگاتە ڕێکخراوێکی گەورە و لە ناو شاری سلێمانیەکە هەبوو بەڵێ بۆ شوێ هەبوو اینجا ئەو تەوجیهاتێکە بۆمانە هات ئێمە ئەوانەمان نەگەیەنە خوارەوە تەوجیهاتان لەکوێوە بۆ هات من بۆ خۆم لە مامۆستا عەلی وەرمەگەر مامۆستا عەلی سەلاجە خوا لێی خۆش بێ کە لەقەبەکەی مامۆستا شەریف بوو لەو وەرمەگرت ئەو لەکوێ وەرەگرت لە سەرۆتۆرە لە خۆی لە پێی ناوتیت نەخێر منیش پێویستم بەوە نەبوو کە بزانم لەکوێ وەرەگرێ منیش پێویستم بەوە نەبوو لە مامۆستا عەلی زاتە بناسم چونکە ئەگەر لە کاتێکا تووشی گرتن و ناڕەحەتی بووینایە ئێمە یەک کەسمانە ناسی بەڵێ یعنی ئێوە کاتەی بێگومان تۆکو باسی بەڕێز مامۆستا ئەبوبەکر و ئەو مامۆستا نەورەسی و ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەر لە ئەوەی کە ئێوە ئەم حرەکەتە بناسن چوونەتە دەرو ئێوە خەبەری ئەمانتان ئەزانی بۆتان ئاهات لە چ ڕێگەیەکەوە بە کاغەز بوو چۆن بوو هاتان بیست خەبەر بەڵێ زۆر بە ناڕەحەتی خەبەری ئەمانە هات لەمە باسی ئەمانە هات و حتا تەشکیلاتەکان و کات مامۆستا جنابی باش بیر بێ ئەو کاتە هێز نەبوون سەرەتا ڕابێت ئیسلامی کەتایب بوو پێمانەوە کەتیبێ حەمزە کەتیبێ فاڕۆق کەتیبێ خالید ئەو کەتیبانە هەبوو دوایی کە تشکیلاتی بزوتنی ئیسلامی کرای هێز معلوماتەکانمان لە ڕێی مامۆستا عەلیەوە پێگەیشت ئەویش دیارە لە ڕێی خۆیەوە بۆ ئێران و نامە لە بێنابوو بەڵام نامە و هاتوچۆکە زۆر بە زەحمەت بوو دەنگ و باسەکان زۆر بەدرەنگ گەیشت بیریش نەچێ مامۆستا نالی یەکێک بوو لە پیاوە زۆر چالاکیەکان لە ناو شارە کامەیە مامۆستا نالی بەلام حەمەی کە ئێستا بەلام حەمەی نالی کە لە مزگەوتی نالیە لە ئاقاری ئێستا ئیمامە لەوێ لەگەڵ کاک حاجی مادی کە مەسئولی ڕێخستن بوو کاک حاجی مادی لە کاتی خۆشیە گیرا بەڵام ئەوەندە پیاوێکی قارەمان و بە ئیمان و بە غیرەت بوو یەک کەس لە ڕێخستەکانە کەشف نەبوو لە دەمی ئەوە اعترافی نەگرت دوای ئەو متعزم ناڕەحەتەکە بەسەری هەر لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیە گیرا بەڵێ دایرەی ئەمنی سلێمانی گرت بەڵێ گیرا زۆر ئەو لەمەش مامۆستا حەسەنی پێنجۆنی شەر گیرا کۆمەڵێک لەو بانخوا نەترسان کەشفتانکان کەشف بن یعنی خۆ ئینسانیت ئێمە هەموو حەزەری خۆمان نەبوو بەڵام من نەئەترسام لە ڕێی کاک حاجی مەدیەوە کەشفم چونکە کاک حاجی مەدی منی ناناسی من تەنها مامۆستا عەلی مەناسی ئەگەر مامۆستا عەلی بگیرایە من شەکۆت بەڵێ تۆ شتێکی گرنگە دەباسکردی کە لە ڕەگەزە گرنگەکانی ناوکاری ڕێکخراویوانە ئافرەت بێ بەڵێ یعنی چۆن تۆ پێشنیارت کرد دوایی کێتان هێنا بۆ ناوکاری ڕێکخراوەی من بیرم لەوە کردووەگەن ناو شارە چالاکی بکەین ئێمە ئەم چالاکیانە لەوانێ زەحمەت بێ گواستنەوەی سیلاح یا گواستنەوەی ڕوومانە کۆمەڵە سیلاح گواستنەوەی زەحمەتە بە ئەگەر ڕێخستنمان هەبێت ناو شارە با ڕێخستنەکان ئافرەتێک بێ سافی رێژمە محاجە بەش نەبێ گرنگ ئەوەیە کە من ئەمێ چالاکیەکەم لە جێگایەکە یا دەمانچەکە یا ئەو ڕوومانی کە پێمە ئەمی بتەقێنمە بیاتە دەستم یا دەمانچەکەم بۆ بەرێ پێخە دەرجانتەکەی بڕە کەشکی ناخە کە ئەم ئافرەتە لە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامە ئیشەکە لەبەر دەستمان پێکرد من لە
خێزانی خۆمەوە لە خوشکەکەیەوە لاوانە دەستم پێ کرد و نەجاحەتمان تیانە و دوایەوە لە ناوشارە یەکێک لەوەی کە نەجاحەتمان تیانە خێزانی من لەگەڵ مامۆستا عەلی سەلاجە 3 جیهازی گەورەی وێنان بۆ قەرەخ ئەگەر بۆ توا بۆیان ناگەیشت بەڵێ بۆ مەقەڵی قۆچکە ئەوانە عنی توانیان هاوکارتان من هاوکاری باشمان بوون لە ڕووی مادیشەوە هەندێک لەو جگە لە خێزانت کیتر لە ئافرەتانە لەگەڵتان ئیشیان کرد خوشکەکەی پەخشان خانێسا لە بەریتانیاویش لەگەڵ خوشکی خۆم لەگەڵ هەندێک لە کەسوکاری تری نزیک بەڵام ئەوان هەندێک لەو سەردەما کە دایک و باوک پیان ئەزانین وازیان پێێنان و ئەتەسانەوە چوونە دواوە بەڵام ئەمان نەخێر بەردەوام لەگەڵمانە بەڵێ ئێوە ئەم چالاکی شتانەتان بە نووسرا وشتی فەرمی ئەنووسی بینێرنە سەرەوە ئاگادار بن یاخود هەر بە شێوەیەکی ناڕێکخراو ئەتان کرد ئەوانی ئێمە من ئەوانی خۆمەگەیان مامۆستا عەلی مامۆستا عەلی لە شوێنی خۆی چوونی گەیانوە ئەوە لای ئەبوو نەماوە لە ژیانە خوالی خۆش بێتنەوە خۆش بێت مامۆستا بوو بەکردۆ باسی هێزەکانت کرد بەڵام ئەموێ ئەوە پرسمیایی ئێوە پێشتر کۆشتان کرد بوو چوون بۆ ئێران ئێوە بزوتنەوەی پەیوەندی کۆنگرەی بەس چەند کۆنگرەی بەس ئایا هەر بە شێوەیە کۆبوونەوە بە شێوکی متەوازیعانە دابەشکردنی دەسەڵات و ئیداریات و ئەرک و مافەکانتانە کرد یاخۆ چوارچێ و ئوسوڵێکتانە بوو بۆ کۆنگرە و بۆی ئیشی لەسەر بکەن و بەم کۆنگرەیە بێ بە پێوەەر بۆی لە دوایەوە بتوان کاری خۆتانی پێڕێخن بەڵێ ئەمە زەمان وەکو چۆن لە ناو شار لێرە تەنزیماتە بوو زەناوی کاکسان ئاماژەیەکی بە شتێکی گرین کرد ئەو کاتە کاک سەعەت تەناسی ناویت بیست بوو ئەو کاتە کە باسی کروتی منەوەمانە ینی ئێوە ئاگاتان لەمان بوو لەو شێوەی ئیشکردنەی باسی کرد نا هەندێک شت ینی باز نەدەکرا باسی کرد هەر مانتیقەیە یەک نەفەرێک دیاری کرا بوو ئەو نەفەرە کار و چالاکی خۆی دەکرد خەڵکەکەی دەناسی هەتا ئەو نەفەرەش ئەو خەڵکانەی بۆکانی کە نەدەبوو چونکە ئەوکو سعات باسی کرد بەڕاستی سەتووە و والحاصل تەنگهێنانەوەی حکومەتی بە عەزوڵمەکەی ئەوەندە گەورە بوو خەڵکەکە تەحملی نەدەکرد بەڵێ باسی کۆنگرەکانم بۆ کۆنگرەکان تەمان ئێمە کە چوین جەنابی ماڵشە محەممەد ڕەحمەتی خوا لێبێ ئەو تامان پێشتر چوو بە ساڵی 1984 چوو تۆ دوای ئەو چیت ئەوان لەوێ لێسکەی ئەو کاتە کە ماوەستا تەشریفی چوو بوو خەڵکێکی زۆری لێ بوو هەستا بوون وەکو کۆنگرە نەبوو هەر وەکو برین کۆبوونەوەیەکی گردبوون کۆبوونەوەیەک بوو بەریاندا بوو کە ماوەسە شێخ محەممەد ڕەحمەتی خوا لێبێ ببێ بەرابەر ئەو کاتە کردیان بەرابەر بە دەقیقی مێژوەکەی لەبیرە مێژوەکەی لە ساڵی لە 14ی 1984 بووە لەو کاتەدا چواردەی 1984 بۆ کراوە بەرابەر یاعلانی پەیوەندیشیان کردووە لە کاری تەنزیمی بۆ کاری عەسکەری ئەو کاتە وازانم چەند مقەرێکیشاندانە بوو یەکێکیان لە مەریوان بوو یەکێکیان لە سنە بووە تەقریبا لە چەند شوێنەکە مقڕانە مەقڕی عەسکەری بوون جگە لە هێزەکان نا زیاتر علاقات و پەیوەندی و ئەوان تەمان ئیداریاتی حیزب چاوەڕێی ئەوان دەکرد کە خەڵکێک لێرە بوولاوە خەڵکێکی زۆر ئەوانەی کە لیان دەقەومێ مەثەلا ئەمری بالقەڵدیان بۆ دەردەچێ خەڵکێکی زۆر تەمان چاوەڕێی دەکرد کە هەتا لێرە من باسی ئەوشم کرد کە ئێمە لەگەڵ ماوەستا عەلی باپیر ساڵی 1984 ئێمەیان نرد بۆ ئەودی و لە ڕێگەی ماخۆ بزنان و قەندیل و ئەمانەوە کە چوونێ ئێران و دوایچین لە ماڵشە محەممەد و ماوەستا نەوڕەسی ئەوان زیاتر بۆ ئەوە بوو کە خەڵکێکی زۆر لێرە داوای دەکرد کە ئێمە بەڕاستی توانامە نەماوە لێرە ئیدارە بکەین حکومەتی باس ئەمانگرێت کە برژگیرای یەکسەر قەبز یەکسەر ئەمر بالقەبض و یەکسەر دانارد بۆ ئەو شوێنەی کە والحاصل بەرەوەی ئەعدام و ئەمانە دەڕۆن چکە پێشتریش کۆمەڵ خەڵکێکی زۆر کاکەیوان و ئەمانە هەبوون خاسان نازم لە بیگەتی ئەوانە هەمووی ئەعدام کراوە لێسکی 18 نەفەر بەڵێ وای لە ئەمنی سلێمانی ئەعدام من ناوبڕێ وەرەگەم ناوبڕەکە باسی کۆنگرەکانم بۆ بکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتان دووبارە سڵاو مامۆستا بووبەکر بەر لە ناوبڕەکەش پرسیاری کۆنگرەکانم کردەوە زەمینەیەکی پێش کۆنگرەکانە باسی کۆنگرەکانتان چەند کۆنگرە ئێمە هەتاوەکو پێش ئەوەی کە بزوتنەوەی ئیسلامی ڕابگەیەندرێ یانەخۆ ناوەکی بزوتنەوەی پەیوەندی بکرێ بە بزوتنەوەی ئیسلامی 3 کۆنگرەمان کردووە من لە هەرسێکیاندا بەشدار بوو یەکەم کۆنگرای پەیوەندی 11 1985 لەکوێ لە شاری سنە بە ئامادەبوونی بەلایانی تەنزیم
جەنابی کاک حاجی مەهدی و کاک ڕەئوفێکمان هەبوو ئەسفەندیار بیرتە چەند کەس بوو کۆنگرەکانتان چەند ئەندامی تیا بوو نێسکەی لە 100 نەفەر بەرەو سەتر بوو بەس بە تەحدیدی ژمارەکەی نازانی بەڵام سەر و 100 نەفەر بوو و جەنابی کاک حاج کامیش ئەو کاتەش هاتبوو ئەوش لەگەڵ بوو کۆنگرەی یەکەم وەکو ئەوانەی کە تەنزیمی داخلی بوون هاتبوون و ماوەسە مەلا سابیرمان هەبوو بە ڕەحمەت بێ ئەوش تەشریفی هاتبوو بەر لەوەی بڕۆینە سەر کۆنگرێتی ئێوە لەو کۆنگرەتان هۆکاری بەستی ئەو کۆنگرە بۆچی بۆ گۆڕانکاری هۆکارەکەەوە بوو کە عەرزم کردی پێشتر کۆنگرە نەبووە هەر ماڵشەم حەمەد ڕەحمەتی خوای لێ بێ سەرکرد بە شورایەک بە شوڕایەک لەوێ ڕسمیەتی وەرگرت ماڵشەم حەمەد جەنابی بوو بەڕابەر یەکسەر کرا بەڕابەر و بۆ کۆمەڵێک ئەمجار کۆمەڵێک بریارماندایەکە لەوانە لەشکری قورئان دروست کرا لە کۆنگری یەکەمە لەشکری قورئان بە قیادەی جەناحی عەسکەری بەڵێ ئێمە دوو جەناحمەدان ئیشیشان تەنزیمی و عەلاقاتی و سیاسی کە ماڵشەم حەمەد لە هەموو ئەو شوێنانەی کە بۆی دەسوو لە تەمەڕاتی ئیسلامی لە شوێنەکان باسی بزوتنەوەی پەیوەندی دەکرد هەتا ئێمە زۆر هەوڵشماندا لەگەڵ وڵاتانی عەرەبی تامان ئەوانەی کە دەهاتن ئێمان دەناسی لەگەڵ ئەوان زۆر عەلاقات و پەیوەندیەکی بەڵحاصل هینێکی ئەومان زۆر کرد لەوێ باڵی عەسکەری لەشکری قورئانمان دروست کرد ماڵسەم عەلی بیارەکە بوو بە سەرکردان لە پاشان یەکسەر هاتین ببوو لەو هێزانی کە باست کرد ینی ئەو هێزانە فەرعی ئەو لەشکری قورئانە بوو ئازاکاک ساعت من ملاحەظەم هەیە لەسەر ئێمە تەمان هەر هێزمان دروست کرد کەتیبە و شتیوانە بوو کەتیبەکان وا بزانم دوایتر لە هەندێک شوێن نابوو کەتیبە وەکو مەفرەزە و ئەمانە بەهەرحاڵ بەس ئێمە هێزمان دروست کرد سێ هێزمان دروست کرد هێزی خالی کە مەقەڕی سەرەکی لە بۆسکان بوو وەکو دوایی کە باسیشم کرد لە مانگی لە ساڵی 86 لەگەڵ ماڵسەم عەلی بیارە لەگەڵ ماڵسە نەوڕەسی لەگەڵ ماڵسە محەممەدی ڕازی هاتین لەوێ مەقەڕێکی گەورەماندانا و پاشان هەرچی تەدریبی عەسکەری و ڕاهێنان و دەرس خوێندن و ئێمە تامان بۆ معلوماتە مامۆستا ئارەم ئێمە زائیدەن ئەوە دەرسێکی زۆر پەرۆدەیمان هەبوو دوای دەمەسەر ئەو پرسیارە مامۆستا لە باسی کۆنگرەکان بشڕن بە خێرایی بەڵێ کۆنگرەی دووەم کە جەنابی ماڵسی عەبدولەتیفی واژەیی هات ینی گۆڕانکاری دیار کە لە کۆنگرەی یەکا کردان هەموو هەر ڕابەر بوو بەڵام باڵی دانانی هێزەکان هاتن بۆ بۆسکان لەشکری قورئان و هاتنی ئیداری علاقات و شتان هەموو دروست کرد وسوڵ دروستمان کرد هەر لە کۆنگرەی یەک هەر لە کۆنگرەی بەڵێ کۆنگرەی دوو لە کۆنگرەی دووەم کە جەنابی ماڵسی عەبدولەتیفی واژەیی هات لە باشوورەوات بۆ ڕۆژهەڵات مامۆستا لێرە لە سلێمانیەوە لەگەڵ مامۆستا حەمە یوسف و مامۆستا عەبدوڕەحمانی سوجادی و کۆمەڵێک خەڵکی تریشیان لەگەڵ بوو ئێستا وەزام لەبیرم نەمابێ ئەوانش کە هاتن بزوتنەوەی پەیوەندی گەورەتر بوو ئەوە کۆنگرەکەمان کە باس لە 2/9/1986 لەکوێ هەر لە شاری سنە لەو کۆنگرەیەکدا مامۆستا شێخ محەممەد ڕەحمەتی خوای لێبێت تەنازولی کرد گوتی لەبەرەوە جەنابی مامۆستا عەبدولەتیف لە من گەورەترە و خاوەنی شەهادەی ماستەری هەبوو مامۆستا و بەڕاستی مەلایەکی گەورە بوو لە هەموو زانکۆکانی بەغدا و هەولێر و ئەمان دەستی زۆری گوت بۆ پاشان هات بوو بە ئیمام خەتیب لە مزگەوتی عەلی کەمال ئەو مزگەوتی بۆ دروست کرد مامۆستا فەرمووی دەبێ مامۆستا عەبدولەتیف بکەین بەڕابەر لەوێدا مامۆستا تەنازولی کرد لەو کۆنگرەدا بەیعەتمان کرد بە مامۆستا شێخ عەبدولەتیف ڕەحمەتی خوای لێبێ و شۆڕایەکی 12 نەفەری تشکیل کرا و ئەو مزگەوتەی بەرچاوی سلێمانی کە ناوی عەلی کەمالە بۆ مامۆستا شێخ عەبدولەتیف واژەیی دروست کراوە بۆ دروست کرا چونکە ئێمە لە خزمەتی دەرسمانە خوێن من و مامۆستا مەلا مەحموود و کۆمەڵە خەڵکێکی زۆر لە دەوری مامۆستا عەبدولەتیف لەو مزگەوتە کۆبوونە دەرسمانە خوێن بەڵێ گۆڕانکاری چی تاگەر جگە لە ڕابەر شورایەکی گەورەماندانە شورایەکی گەورەیان پێکێنا لەو شەخسیاتانە و پاشان چەندەها دیسان چەندەها مەکتەبەکان ئەوانەی کە هەبوو زیاتر بە قووەتیان کرد دوو مەکتەبیان لێ زیاد کرد مەکتەبی چی بوو مەکتەبی عەلاقات بوو و مەکتەبی ڕاگەیان ئەوانەی کە زیاد کران ئەم هەر لەشکری قورئان وەکو خۆی مایەوە و مەکتەبێکی ئەوەی خارجیمان بوو کە بڵێن لەگەڵ وڵاتانی خارجی هەر مەلا عەلی دیارە بەرپرسی لەشکری قورئان مەکتەبی تەنزیم کە زیاتر ئەو کاتێ هێشتا لە
سلێمانی بوو ئەوانەمان هەموودانە ئەوە هەموو زیاتر کۆنگرەکانتان نوێنەرایەتیتان لە شارەکانی کوردستان و ئاهات بۆ سنە بەشداری بەڕێداهاتن یاخود هەر ئەو خەڵکە بوون کە ڕۆشت بوون لێرە بۆ بە هەر بە وجودی ماوەسیڵەتیف کە بوو بە ڕابەر زیاتر بە حەقەت زیاتر دەنگی دایەوە و خەڵکێکی زۆر ئەمزار لە هەموو لە هەولێر و لە شارەکان و لە ڕانی و لە هەموو ئۆمەنتیقانەوە لە هەڵەبجەوە لە چەمچەماڵە و لە شوێنەکانیەوە خەڵکێکی زۆر زیاتر هاتن ناو پەیوەندیان کرد لە سلێمانی بەتایبەتی لە سلێمانی خەڵکێکی زۆر هاتن کازم بەڕەحمەت ئەی کۆنگرەی سێمتان کەچەنی چەند بوو کۆنگرەی سێم زۆری پێنەچوو لەبەر ئەوە وەکو باسم کرد کۆمەڵێک مەشاکلمان بۆ دروست بوو خەڵکێکی زۆر هات نەمان دەزانی چیان لێ بکەین وانزە ئەو کاتە شەڕی ئێران و عێراق هەرتوند بوو ئێمە ئەو منتیقانێکە مەقەڕاتمان لەوێ بوو نەمە دەتوانی خەڵکەکان بە زۆری لەوێ بمێننەوە تەنیا وەکو پێشمەرگایەتی مابوونەوە بەڵام ژن و منداڵ و بڵێن خەڵکەکانمان وەڵحاصل زیاتر لە سنە بوو لە مەریوان بوو لە شوێنەکان کە لە دێهاتەکان بوو قرارمان گرتبوو بە هەر حاڵ بەڵام کۆمەڵێک مەشاکلمان بۆ دروست بوو یەکێک لە مشکلەکان ئەوە بوو کۆنگرەی سێم لە 1970 ئەم کۆنگرانەتان ئێوەیان ساڵێک یا کەمتر لە ساڵ بینیان بۆ دوایی دێمەوە ئەو پرسیارەت لە یەکەم با بچمە لای کاک سەعەد هەرمایتەوە لە ڕێخستنەکانە یاخود ڕۆیشتی چەند لە مانگی چەند ئابوو ساڵی چەند بوو تۆ ئێرەت بەجێژۆک و باست کرد ئێوە لێرە و بەرنامەکانی پێشتریش باسییانکرد نەیانتوانی وەکو پێویست بتوان بمێنەوە لە بەرەو فشارێکی زۆری بە عەسەبایەت تۆش بیرت لەوە کردەوە بڕۆیت ڕۆشتیت بەڵێ من فشارم لەسەر نەبوو چکە کەشم نەبووم هیچ مشکلێکم نەبوو تازە خێزانش ترسیشی نەبوو ترسیشم نەبوو تازە خێزانشمێ نبوو یەگوت ماڵی بشکلی جوانیشمە بوو هەڵۆ تافگە سەڵام بۆی لێرەوە لە سویدی ئێستا لەگەڵ سارا و تارامە خۆم حەزمە کرد بۆ حرەکەی بۆ کاری جیادی بڕۆمە دەرەوە دەنگ و باسمان بۆ هات لە لای مامۆستا عەلیەوە کە لەو دێوە مەفرەزێک دێتە خوارە مەفرەزەی ڕابطەی ئیسلامی لەشکری قورئان ڕۆژ و مانگ و ساڵک لامە بەڵێ کە دێتە خوارێ تۆ پێت خۆشە بچی وتم بەڵێ کاک حاجی محەممەد من و کاک حاجی محەممەد لە دوکانی مامۆستا عەلی من ناسی وەکو ڕێخستن حاجی محەممەد قەرەداخی وەکو ڕێخستن ئەژنیاوکوی لاقات و قیلاقاتی پێشمان هەبووە کاک حاجی محەممەد پێشەوە بەڵام لەوێ ترمە ناسی لەگەڵ مامۆستا سەیدی جوڵانی کاک ڕاستی کە لەقەبەکەی بوو کە ئێستا ئیمام و خەتیبە لە دەمرکان لەوێ ترمان ناسی وتیان ئەوە فرز دێتە خوارەوە وتمان ئێمە ئەچین بۆ پێشوازیان و ئەژبینە پێشمەرگە نایەن ناو شار ئەو کاتێک کە من چوومە دەرەوە کاگارام ئەگەر خەڵک بە وجدانە بڵێ کارێکی ئاسان نەبوو کارێکی زۆر سەخت بوو عەرزم کردی لە سەرەتا من 3 برام لە خوێندنی باڵا بوون مامۆستا جەمال لە جامیعەی موسڵ بوو لە ئاخر ساڵی بوو کولی تەربیە کامەرانی برام لە مەعهەدی طوبی بوو لە بەغا قارەمانی برام لە مەعهەدی فەنی بوو لە کەرکووک هەمووی لە مەستەوای دراسی بەرزا بوون بەڵام من نەجوم بەوانەداگەل لە دەراسە نەجوم بە خۆشمدا کە تازە خێزانە من ناو دوو مناڵی بچووکمێ بەجێڵم کارە جیهادەکەم لەوە پێ گرنگتر ئەگەر بۆم باسکەی بە کورتی ینی وردەکاری ڕۆشنەکەت لێرەوە لەگەڵ کیا ڕۆیشن گەشت نەکوێ وردەکاری ڕۆشنەکە عەرزم کردی چونانیان حەسەن نهاتن ڕۆژی دوای چونای کاکەمین لە هەڵەبجەوتمان کوان جەماعەت چونە ئالان و حاسڵ بەڵێ ئەو شێ من و کاک حاجی بەڵێ لێماینەوە کە پێشوازی لەو بەرانە بکەین لەبەر ئەوەی لە بینی ئالان و حاصڵە کە دێن سەرجادە دوو ڕەبای نزیکە بوو ئێمە بە ڕۆژ متابعی ڕەباکانمان کردبوو کە لێچوو بفڕینەوە بۆ ئەوی نەکەونە کەمینەوە وەکو دەیلی چوو بن ئەوێ تا بیان بێنە گوندی کانیانژیر کە لە بناری شارە زۆر و عادی عەربەتە کە لە دواییشا بۆ خۆم بوومە مەجلسی عەربە لەسەری ئێمە کە چوونە دەرەوە لە 25 مانگە چوونە دەرەوە 25 4 ڕابیتە بوو ڕابطەی ئیسلامی بوو چوونە دەرەوە چوونە دێی کۆرە کاک حاجی محەممەد پێشتر ماڵەکەی بردبوو شەهیدیوای کوڕشی لەوێ لەگەڵ دایکە لێ بوو کە حاجی محەممەد دوو خێزانی هەبوو هەچ شەیوە کوڕ شەیدیوای بوو مناڵێکی نەبوو کاتە کاک حاجی محەممەدیش بوو بەڵام شەیدیواشی دووە پێشمەرگە لەگەڵ خۆمانە هەتا ئێمە جیاڕامەتمە کاکە ناکرێت و ئافرە بەتەنیا بێ بە ئەم چێتەوە ئەوێ لای ماڵ و مناڵەکە بێت تۆ لێگەڵ ئەما بە ئەو وەختە چوونە ئەوێ یەکەم کەس کە من بە خزمەتی گەیشتم لە پێشبەرگا لە دەی بلکان کە پەڕی بوونەوە کاک حاجی سەعید بوو ببوورە کە ئێوە ئەمانە چوون کێوکێ بوون چوونەوە بوون من و کاک حاجی محەممەد قەرەداخی من و کاک سەیدی جوڵانی مامۆستا ڕاستی کە لەقەبەکەی بوو ئێمام خەتیب لە دەمرکاتە شارە زۆر ئەو دیانەت تێک نەچوو ئێمە دەکان تۆک چوو بوو لە زەران بەولا مجەمعی زەران بۆلەوە محەڕەمە بوو بەڵام چوونەوە محەڕەم ئێمە ئێوارە ئەمە ئەسر چوونە مجەمعەکەی زەرایەن هەتا تۆزە تاریکی کرد ئەو جاشانی کە لەوێ هەبوون عیلاقات و مەرحەبایەکە بوو لە پێشترا
کە ئەچین بۆ ئەو دێ کە سوکارمان لەوەیە لە بانی مەغریبە جاشەکان چاوپۆشیان لێمە کرد و ئێمە لەوێەوە بە پێ چوونە ئەرج محەڕەمەوە کە لەو دی مجەمعی زەڕان شەوە هاتن مەفرەزەکە نەخێ ئەوش پەڕی بوون ئەوان ئێمە کە چوین ئەوان ئەو شەوە هاتبوون بەڵێ هاتبوونەکوێ هاتبوونە کۆهێن بلکان دەیەکە لە قەرەلاخ چوبوونە لە دوکان ئێمە کە ڕۆشتین لەوێ کاک حاجی سەعید لەوێ کە جێمابوو نەیتوانی ببڕا چکە جسمیشی بۆکو ئێستا بەخۆ بوو پێی ڕێگا ئەوانە هیلاج کردبوو یەکەم کەس کە من لێدیم کاک حاجی سەعید بوو لەگەڵ کاک شەی جەمالە مام ببوورە کاک سەعات ئێوە چوونە ئەو دێ ئەوان نەهاتنە دێکە ڕێنەکە و دوایی کە هاتن چۆن ئەوانتان بینی کاک ئارامان ئەزم کردی ئەوان کە چون لای کاکامیلوتی ئەم شۆ بڕۆن ئەپەڕنەوە ئەوان وتمان دلیلوتی بۆمان تەرتیب کردوون ئێمە هاتین سلێمانی 25 مان ڕۆشتین پێم خۆشە ئەو ناوانێنی تۆزێ تەسمیەکان بە معروفی بێنی بەبەست کاکامیل کاکامیلی حاجی علی بەڵە بڵێ ئێستا لە ژیاندا ماوە کاکامیل حاجی علی وەزیری ئەوقاف پیاوێکی سامت و بێدەنگ و ئیشکەرێکی زۆر چاک و دڵسۆزتان بوو بەڵێ وکو کاک مامەساوەکر شارێتی بێدا بەڕاستی جێی تەقرین ئەو دەخستانی لوکاتە هەبوون لە ناو شارە لە ناو شارە ڕێخستن بوون بۆ کۆنگرەکانی شەهاتنە ئەو دی و بەڕاستی ئەوە تەسحیان و بەخۆیان و بە ماڵ و مناڵیشان ئەشگەرانە سلێمانیشانە کرد بەڵێ ئێوە چەکتان پێ بوو کە ڕۆژ ئێمە چەکمان پێ نەبوو نەخێر چەکمان پێ نەبوو دوایش لەوێ کاک مەهدی سوور کاک هێمن کۆرەیی ئەم دوانەمان لەگەڵ منە هەرسێکمان بەیەکەوە لەگەڵ کاک حاجی محەممەد و کاک ڕاستێ بووینە 6 ئەمانی کاک مەهدی و کاک کەمال خزمی کاک حاجی محەممەد بوون پێشتر ڕێکی خست بوون نردبوونە دەرەوە لە کۆرە بوون چوونە ئەوێ یەکەم جار چەکما وەرگرت کۆرەی عربەت ئەم دی بناری قەرەداخە چوونە قەراق کە چوونە قەراق ئێمە بۆ ڕۆژەکەی کە ڕۆژ بۆەوە لە دوکان مامەسا ڕازی ئەوانمان دی شەی مامەسا ڕازی بە خزمەتیان گەشتین دوای ئەوەی مە تەشکیل ئەمە بین ئەو ژمارەیان نازانی چەند بوو ئەوان ژماری ئەو مەفرەزێکە دابەزی ئەوانە بەڵای من پێم خۆشە کاک ئارام ئەوە باسکەین چکە بەڕاستی ئەوە یەکەم مەفرەزەی ڕابطەی ئیسلامی بوو کە دابەزی خوارەوە خۆشە ژمارەیان و ناوەکانیان ئەگەر کاتێکی زۆر نابە ناوەکانی ئەگەر کاتیش بەرێ ئەقیان بینێ لەوانە مامەسا ڕازی کە مەسوولی هێزەکە بوو شەید ساڵحی برای بوو کاک بیلایی برای مامەسا ڕازی بوو کاک فەتا حەسوور بوو کاک سەلا حەسوور برای کاکامیل کاک حاجی سەعید بوو کاک شەی جەمال بوو کاک محەممەد عەزیز کاک بەهادینی برای مامەساوەکرد چاکیان ناسێ کاکیوا و کاک سیروان کەرکوچی بوون شەید ئارام بوو مامەسا ئازاد بوو مەلا جەمیل بوو فەقی خالید بوو کاک عەزیز بوو کاک عەبدولحەکیم بوو محەممەد مەلا ساڵح بوو کاک عیرفان بوو خزمی مامەسا ڕازی مەلا تەها مەلا سوهەیب مەلا کەریم مەلا ئەکرەم کاک سەلاح کاک بارام کاک سابیر ئەمانە ئەو برانە یەکەم مەفرەزەی ڕابطەی ئیسلامی کە هاتنە خوار و ئەم برانە بوو هاتنە ناوچەی قەرەداغ هاتنە ناوچەی قەرەداغ کە ئێمە چوونە بلکان قەرەداغ کرا بۆ ئامانج کاک سەعات لەو کاتە قەرەداغ قوڵایی هەموو شوێنەی کوردستانە بوو بۆ قەرەداغ قوڵایی ناو کوردستان بوو یەکەم بنکە و بارەگای ڕابطەی ئیسلامی کە هاتە کوردستانەوە لە قوڵای کوردستان لە قەراغ جێگیر بوو بۆ بە حکمەوەی قەرەداغ سنوورێک بوو بە سلێمانیەوە سنووری بوو بە کەرکووکیشەوە یانتان توانی وەکو حەڵقەی وەسڵ بەکاری بێن بەڵێ سنوور بوو بە دەربەنی خانیشەوە بۆ ئەوەی کە ئێمە لەو ڕێگایان پەیوەندیکەین لەبیرش نەچێکە لە سەرەتا ئەو مەفرەزایاتە ئێرە گەشت ئەوێ سەعات دەی بەیانی بوو من پێشوازیمان لێکردن مقڕی خۆچکە جەنابەت هاتووی لەوێ کەپێکمان کرد بە مقڕ کەپێکمان دروست کرد بە مەمقڕ و پاشان لێ بنکەمان دانا بارەگایەکمان دروست کرد کاک مامۆستا بازیانی ئەو کاتە کە نامەیەکی نات بۆ لامان هەر زوو پەیوەندی پێوە کردین بمان ناسێ بەڵێ جوابی نامەکەمان دایەوە مامۆستا کاک عەبدولهادی برای کاک محەممەد عەزیز چوو بە دوای مامۆستا بازانی هات لە خاڵە بازیانی بۆ ئەو کاتە ئەو هاتە سۆڵەی دەربەن کە لە نزیک بازیانە لەوێ کاک عەبدولهادی چوو بە دوای لە تقریبا حوتی هەشت بوو هێنای بۆ مقڕ باش سپاس مامەسا ئەبوبەکر ئەمانەی کە کاک سەعات باسی کرد حتمما ئەمە بەرەنجامی ئەو هێزە و هاتن و ئێوە ئاگاتان لێ بوو بەرەنجامی تەشکیلاتی هێزەکانی من بەر لەوە پرسیاری کۆنگرەکەم لێکردی باسی کۆنگریس لە کۆنگری سێما بووین وتم کۆنگرەکان بۆچی نزیک بوون لە یەکەوە و بۆچی یعنی ئەو مدەکەمە خۆی کۆنگرا بێ مدەیەکی اینابێ دوای بۆ گۆڕانکاری ئایا گۆڕانکاریەکان ئەوە خێرا بوون ئێوە ماوەکەمەتان دانا ئێوە ئاگاتان لەو مەفرەزە وینانە بوو وەکو ئەوەی کە خەڵکی کار بەدەست بوون ئاتن بۆ لای کاک سەعدوان لە قەرەداغ و ئەمان لێرە پێشوازیان لێکردن ئەو دوو دیوەم جوابیتەوە ئەوان زانسی یەکەم چونکە بڵێن گۆڕانکارەکان زوو لەکرا لەبەرەوە خەڵکێکی زۆر دەهاتن
وتنظيم طبعا بحكمي وكنت باس ماكل حكومتي بعث والدور دبوي أشكال بو كأما تنظيمك بقوته مع حركتك لبر أو زور زختي ذكر زور ضيقته أواني ذكر وبرياني خمان برين جنابك حازي مهدي كجيرا وخلق كتير زور أوانا جيران ليرا أشكان زو أزيدي زوري عندان لبر أو خلق كتير يعني اللي شونكانك اللي شاركانك خوان يسد هاتن بو أيه كذا هاتن أو كاتا طبعا جيرو جرفتو مشاكل درس أبو يمش براسي سكال إيران هر أمدا يم اتفاقي من كلجل إيران كردبو خلق إيما لوي بحويتوا وبخوي كاسبي بك وأنزا نسي ولا هندي شوين آزاد به كاسبي بك مثلا كريكاري بك إيش بك هشتكي أو ها بك لبرا وش كان مشكلة كان هذا شو حزبها اتفاقات كرو بلى لبرا مشكلة كان زور يعني بوكو دلا بس يعني إذا هات هو يقول هات نكايو أو خالك تريش خالك شيء ما من ما هو برنامج كم طابت بلى وخالك تريش أو بو إما لما منطقاني بوس كانوا لشونا كان كمقرات من لبو زود خلقي لي نبو إما دمانت بين الناو جماورو بين الناو قضاي كردستان لبل أوا بويا ولا كونغرا كان بريار لبل أوا بويا هلو كونغرا بريار من دائما كهيجي شافعي بس ملكان شو خرجناواتي شو ملكان إما يكسر لدواء ويك أوان شون كمل سلمان وأمان شون أبيه يمش جماعتي كذي سان شون بو ملكان لبيه ومفرزيك مان كيد ويك لبيرن به كاك شهيد جمال بو كاك ملا ناظم وإسامال لرانية كاك ملا مقصود بو شهيد بو كاك سردارك مان لقل بو كاك جهادك مان هبو هر شهيد بو وكمال خلقي كتير كاك شهيد كاك شيخ حسنك مان هبو ناي كاك محمود إسامال ليلة كاك شيخ محمود أوانا إما روشتينا دول سماقولي شوينا دشتي هولير شوينا تقطع كونغرا كان باس كلام كونغريسي ميجوكا من أوي أزام لدوا كونغريسي أما لدوا كونغريسي أم نخدبو أنا شني بو ميجوكا يدلبيرا باسم كن سيويشي 1987 ما كونغري لدوا أوا سيامبو عزم كدي لدوا أوا يكسر بريال من ده دبيه زكان من لخاشي إيران بستثناء خاشي أوي كماوة يعني برين أم كساني أو براني كلبين آخر كيك زور ما خاش إيران وهميان بيته العراق أواني كلا بوسكان وأمانة بن أوهيش أو كيكا يسد ببراتا أو منطقة يصير بعملي تنفيذ ما أما تا كسيوية كيسي هشتا وحوتو بيجومان كان مانجا دوا ما بزوتوا إسلامي على نكرت دوا أو بزوتوا إسلامي على نك من ما هو برنامج كم طابع أو ببرسملت بوي حقي بهنا كشبيت تو يا وچۆن توانیتان ئەگەر بە کورتی بە بینەرانی بڵێ چۆن توانی بوتان کاری عیبادەت و خواپەرستی کە لەو کاتاندا ئەندازەیەک نامەوە بۆ لەگەڵ کاری سیاسی و ڕێکخستناتێکڵ چۆن ئەمانەتانەکە لەناو بارەکەکانتان ئەگەر بە کورتی بە بینەرانی ئێمە بەحەقەت ئەم حرەکەتە کە دروست بوو زیاتر بەڕاستی ئەوە بوو کە ئیسلام حرەکەتە ئیسلام بەڕاستی قووەتە ئیسلام هێز و پێزە ئیسلام هەنابێت دابنیشە ئیسلام هەر ئەوە نییە تۆ لە ماڵی خۆت دابنیشە عیبادەت بکەی و بۆ خۆت والحاصل ئیسراحەت بکەی بەڵام میلەتەکە لەولاوە تێدا بچێت هاتەکان بڕوخێن بزگەوتەکان بێرەزیان پێ بکرێ ئەوە بەحەقەت ئێمە ئەو حرەکە ئەسلی حرەکەکە کە دروست بوو زیاتر بۆ ئەوە بوو کە ناکرد بەڕاستی ئەوە قبول ناکرد ئەو زڵمە قبول ناکرد بە هیچ شێوازێک چەکداریە تەئسیری لە لاوازبوونی عیبادەت و شتیشتان نەخێر بە هیچ شێوازێک الحەمدولillah ئێمە لەو بارگانە کە لێ بووین بڕا بکە وەکو سۆفی زیکرمان دەکرد وەکو قوتابی دەرسمان ئەخوێن وەکو کەسێک کە لە خەڵوەتە بیرمان لە مردن دەکردەوە بەحەقەت الحەمدولillah ئەو برایانی خۆمان ڕوحیەتێک و برایەتی و خۆشەویستی و مەحەبەتێکی وا هەبوو کە من ئێستا لەناو ئەم خەڵکەی خۆمان کە ئێستا هەمانە نییە ئەوە نابینرێت ماسا ئەمەی کە توێڵی یەکشتم بیرە خاتەوە ئێستا زۆر قسە لەسەرەوە کرێکە ئەو خەڵکی کە لە ڕابردووە پێشمەرگەی دێرین بۆ ماندوو بۆ موچەیەکی یا حەقێکی کەمی لەناو ئەم حکوومەتە پێڵێن بندیوار و ناوی ئەزڕێنرێ لە پاڵ ئەمەشا خەڵکێکەیە بێگومان بەناحەق و مستحق نییە وەریەگرێ تو لەسەر ئەم تێکەڵکردنەی کە ئێوە ئێستا ئەم هەموو باس ئەکەن لەم هەموو حەڵقەی ئەم بەرنامەیەدا لەم چەند حەڵقەیە باسی خەبات و پێشمەرگایەت و ماندوون و عراقی خۆتانەکەن یعنی ئەتۆ ئێوە ئێستا چی ئەڵێن بەو ڕایگشیە بۆ خەڵکی کەواتەیە گەێنرێ خەڵکێکەیە مسلمانیشە دەستیشی بەدەستنوێژە و پارەیەک وەرەگرێ پارەی قوتی ئەم میلەتەیە و حرامە پێی و پێی حەڵاڵ نییە بەڵێ قورئان دەفەرمێ وشەهیدە شاهد من ئەهلیها ئێمە بەڕاستی ئەم کۆمەڵێکی ئێستا و خەڵکانێکی تری زۆرشمان برایان هەن کە هەموویان لە مەیدانە بوون هەموو پێشمەرگە بوون هەموو مجاهید بوون جا ئێستا هەتا هەشمانە کە لەو لە سەرتاوە لەگەڵ بۆ هیچی بۆ نەکراوە
هیچ شتێک نەکراوە ئەوەش کەوەی کرابێ ئەوەکو بەڕاستی ئیستحقاقی خۆی مستحقی خۆی بووە کە خزمەت بکرێت تەقاعودی هەبێ بۆ معلوماتن ئێمە تا ئێستا 2000 ئەوەندە نەفەرەمان کە دراوەتە حکومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو پێشمەرگە بوون هەموو چەکدار بوون لەوانەیە مەسەلە خەڵکێکیش هەبوو زۆری هی و قۆناغانە بوون کە خۆت باست زۆر هەیە زۆری ئەوانەشیان تێداە هەتا ئێستا بۆیان نەکراوە هەتا ئێستا بۆیان نەکراوە هەیە فەقیرە عارەبانە هەیە کاسبیەکە کرێکاریەکە بەڵام بە تەئەکید ئەو خەڵکە ئێمە کە ئێستاوە الحاصل کە خانەنشین کراوە لە 95 هەمووی مستحقە هەمووی ئەوە دەبێ احتیمالیشی هەیە مەسەر کەسێکە بێ لەو لێکەم و کۆتایی پێێنم کاتەم قسانە لەو بایەخە مێژووی ئیشەکەی ئێوە کەم ناکاتەوە کە ئێستا باسیەکەن ئەو تاریخی کە باسیەکەن نەخێر بەتاکید ئەمە تاریخی مێژوویەکی زیندووە و مەیدانیە ئێمە قوواتمان هەبوو هێزمان هەبوو پێشمەرگەمان هەبووە پێش ئەمریکا بزوتنەوە بێت دوای کە بزوتنەوە هات ئێمە تەبە هەر ئەوەندە کرا ناوەکەمان گۆڕی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بۆ بزوتنەوەی ئیسلامی وەزیرای مۆسەڵ عوسمانیش ڕەحمەتخوارە کرا بەڕابەر بۆ معلوماتی بەڵگە لەسەر ئەمە یەک شتێکێک بابەت باسکەم ئەو کۆنگرانەی ئەو کۆنسیە کۆنگرانەی کە باسمان کرد کۆنگرەی چوارەم بزوتنەوەی ئیسلامی کۆنگرەکانی بزوتنەوەی ئیسلامی درێژە بزوتنەوەی پەیوەندی ئیسکارێکی هێزەکان وەکو خۆی هەموو کاک کەمال دێمە لای تۆ ئەو کاتێک کە ئێوە ئەو خەڵکەتان بینیتە تۆ هاتیتە دەرەوە بۆ ئێران لەگەڵیان منەوەی ئەزانم کە تۆ لە کۆنگرەی سیاوە بزان بەشداریت کردووە لە نەغەدا چۆن هاتی ئەگەر ئەوە بجێڕیتەوە بۆی باوی بەنامەکەش منیش تاوا بووە بەڵێ ئەوەی مامۆسا ئەوەتی کە فەرمە بزوتنەوە هات بزوتنەوە نەهات مامۆسا عوسمان هاتن لەس نەبزوتنەوە دروست بوو نەک بزوتنەوە هات ئەو کاتە مامۆسا عوسمان کە هات نەسنە لەو کاتە هەم ئێران هەم پارتی هەم حیزبی داوای عێراقی هەمووی تەمەعان لە مامۆسا ئەوانە بوون کۆمەڵە خەڵکی معروف و ناسراو بوون بۆی بچنە ئەوان بەڵام لەو سەردەم و کاتە مامۆسا شەمەم ئاقلانە چوو بە بەرەپیران قۆستینەوە بەڵێ فەرمی مامۆسا جەناب براگەورەی ئێمە لە خزمەتی تۆوابین بە کۆنگرەیە کردان بە بزوت کۆنگرە نەبوون تقریبانی مامۆسا باسی فەرمی وەکو کۆنگرە وەکو کۆنفرانسێک بۆی ناگو کاک سەعەتۆگە باسیەوەم بۆ بکە یعنی تو ئایا چوویتە ئەو دیوە لەگەڵ ئەوانە گەڕایتەوە کەی چوویتە ئێران من کاتێک کە زانیم لە براکانم لە سلێمانی کەش ببن جەمالی برام ئەوان کەش ببن لە قەرەدا کە مەسئولیەتی عسکەری قەرەداخمەوە بووی هێزەکە هاتمەوە بۆ سلێمانی بە اختیفا 6 ڕۆژ لە سلێمانی بووم لە مانگی 12 لە 12 سلێمانی لە ماڵی ساڵی 1970 بەڵێ لە ماڵی کاک حاجی محەممەد بووم برای مامۆستا عەلی سەلاجە لە سلێمانی کە هیچ کەسێک نەبوو پەنای ئێمە باو خەڵکی ئیسلامی چونکە نەموزەج ئێمە زۆر کەم بوو حکومەت زۆر مەبەست بوو ئێمە دەساکەوین هاتمە سلێمانی ئەو ماڵی کە خۆمم بوو ئەو ماڵی کە دایکمەی بوو هەموو ماڵەکەمان کرد بە دوو عەلاگە هەموو مافرۆش و تەفرەتۆرامان کرد و جەمالی برام و کامەرانی برام و قارەمانی برام و دایکم و خۆم و ماڵ و خێزانم ئەکرمی برام هەمومان لە دوو سیارە لە 15 مانگە 12 ماڵ خۆمان بەجێ چوون ماڵی کاک حاجی محەممەد لەوێ کاک مەولوو کەماڵانی کە سیاری پێبوو کاک جەلالی برای کاک جەمالی خۆمان کە لە پەیوەندەکانی شێ کرد لەگەڵمان ڕێخەسەن بوو دوو سیاران هەبوو هەردوو سیارەکان هێنا ماڵی خۆمان و دایکم چون ناو سیارەکانەوە ئەوان دایکمان بەجیا خۆم بەجیاوەتە مەگەی جیران با خۆم و ماڵ و خێزانم هەچێک بقێنا بەس با دایکمان دەرچن چوینە هەڵەبجە ماڵی کاک کامیل حاجی عەلی لە 16 مانگە لە 16 مانگ بۆ حەڤەی مانگ لە ماڵی کاک کامیل بوون بۆ حەڤەی مانگ ئەو چێوانە هەمووی بەفر و سەختی و ناڕەحەتی بوو ئەم خێزانە بە کاملی ڕۆشتین بەرەو ئێران لە هاوار و لێوە چوونە گریانە دەیەکە لە حدود ئێران لێەوە سواری سیارێک بوون چون بۆ پاوە ئەو سیارێکی ئێمە برد سیارێکی ئیطلاعاتی بوو کامل هەمومانی بە خێزانیوە تەسلیم بە دایرەی ئیطلاعات کرد لەسنە ئێمە لەگەڵ ماڵی دایکمە ئەم 11 نەفەرە بە کاملی گیرای ئەو شەو لە سش نابین لەوێ لەناو چێش و ئەسپیا ژیان مابردە سەر بۆ بەیانی کە ڕۆژ بەوە من پێم وتن کاکە من ڕێخستنم بزوتنەوەی ئیسلامیم لە عێراقەوە هاتووم مەسئولی عسکەریمەیە مەسئولیەتی عسکەری لە خەراخە پەیوەندی بوو ئەو کاتە بوو بۆ بزوتنەوە مامۆستا عوسمان تۆ باسی لە کۆنگرەی نەغەدا بەشداری نەکردووە من نەخێر لە کۆنگرەی چوارەم کە لە برادە بەشدار تۆ دوای ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی بەڵێ یەکەم کۆنگرە کە کرا لە ناوچەی شرێ لە برادە مامۆستا ئاگادارە لەوێ کردمانە 28 نوێ بوو کۆنگرەکە 25 نوێ 88 بزوتنەوەی ئیسلامیە بەڵێ ئێمە قۆناغی ئێمە ێستا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی مەبەست کۆگرەکە بوو جناب باسی کردم ئەترەوە بۆ ئێمە چوونە ئێران و لەوێ بۆ بەیانی لەگەڵ مامۆستا عوسمان پەیوەندیمان کرد و خۆی گەورەوی سیوا بوو کە ئازاد بووین لەوێەوە لە پاوە ماینەوە دوای ئەوە ئێمە مەڵمان چۆسنەوە پاشان جاگەڕانی من فرزەوە قەراخ بەڵێ من کاک کەمال لەم حەڵقەی بەرنامەکە بەڕێز و بەشداربووی زۆر خۆشحاڵ بووم کاک ببوورە سەعەت
خۆشحاڵ بووم شتێکت ماوە ئیزافەیەکی کورتە گەرما بێتەوە بۆی من بەرنامەکەم کۆتایی پێبێنم شتێک بێ کە گرنگ بێ و بتوێ لێرەوە باسی بکەیت من دەسۆشی لە جەناب دەکەم بۆ بەرنمەکە بەڵام دیارە ئەو برانی کە لەگەڵ ئێمە بوون و یا ئێمە لە خزمەتیانەوە پێشتر بوون زۆرن لەوانەیە کە کاگەبوودا و زۆرێکی لەو برایانە کە هەن بەڕاستی ناویان نەبراوە ئەگە جەناب بکرێ ئەو برایانە ناکرێت پێم وابێ ئاوا هەمووی لە سەرمێز و لە ستۆدیۆ کۆبمنەوە لە جێگایەک ئەو برانە کۆکێتەوە بە یەکەوە برانە کاک سادق و زۆرن کاکەکان زۆرن نازانم ناژمێرن بەتابەتی برانی منتەقەی هەورامان کە هەمووی دابەزنی خوارە بۆ خەراخ کاک شەید حەمەد مراد و کاک شەید حەمەد ساعی و کاک عومەر شەریف و نازانم کاک عارف و زۆرن لە کاتێکە جەناب بکوان کێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی خەڵک بیان ناسێ ئێمەی ئەوەی کە جەناب لە مامۆستا بەکر پرسی بەداخەوە ئەوەی کە نییە لە ناو بزوتنەوەی ئیسلامی و لە ناو ئەو حرەکە جۆڵی ئیسلامی کە ئێستا بۆتە کۆمەڵ ئیسلامی بەشتێکی گەورەی تایە ئەوەیە کە بندیواری نییە چکە بندیوار من لە خۆش بوو یعنی تۆ هەم ماوەیەک بەرپرسایەتیت هەبووە لە ناوناو مدیر ناحێ بووی و لە حکوومەتی هەرێما لە کابینەکانە بەرپرسایەتیتە بۆ خۆشت پێشمەرگێکی دێرینی کۆتا قسەت بە کورتی ڕاچیە لەسەر ئەوەی کە لەسەر بندیوارە و تێ لە سەر ئەوانی بەتابەتی ئیسلامیەکان و کە ئەو مێژووی خۆتان لێرە بەشایی بۆ بینەرانی باسە کاگەرم جەنابەت باشە زانی ئێمە کە لە ڕێی دینەکەەوە قساکەین من کە کاتێک گەشمە دەرەوە هیچ کێشەیەکم نییە هەموو ژیان و وەزع و ماڵ و مادی خۆم لە پێی ناوی ئەو زنیا خەرجەکەم ئەکرێ منطق ئەگونجێ ئەچێتە عقلی خەڵکەوە ئەمە منطق بێ کە من بێمە ناو شار لە ناو شارە بە پاری حرام بندیوارانی حرام بندیوارانی پاری حرام ئەکرێ ئێمە بەو پارێ بژین نەخێر لەبەر ئەو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە کە ئێستا کۆمەڵی ئیسلامی زۆربەی خەڵکەکان لێرە جێگای بەتۆ بزوتنەوەی ئیسلامی ژوو خۆی هەیە من شک نابم قەناعەتی شوایە حەقەکان حەقێکی مەشروعی خۆیانە والله کاگەرم هەموو کوردستان بن بە من بە حرام من نامی ئەو بزا برانی پێش من لە من چاکتریش بوون لەبەرەوە ئەوە هەڵاهەڵایەکە لەسەر چاورەکەی خۆیان بەسەر ماسڕن بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەعەد قارەمانینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان تاوەکو قۆناغی ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق سپاس بۆ مامۆستا ئەبوبەکری سەدیقی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و پێشمەرگەی دێرین سپاس بەرنامەی سۆراخی دەستان خۆش بسواسانێک بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتمە کۆتایی بەشی سێمی سۆراغی مێژووی ئەم جارە تایبەت بە بزافی چەکداری ئیسلامی لە کوردستان و دەستپێکی خەباتی سیاسی ئەو هێزە لە بەرامبەر ستەمی بەعەس تاوەکو بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن